ئەو سەرمەوسڵش طبعا لە وڵاتی ئێمە هەست پێکرێت چونکە وڵاتێکی ساردە بەڵام بەڕاستی ئینسان کە سەیری ئەو ئەوروپا پێشکەوتووە ئەکا هەموو ساڵێک لە زستانە بە معدل لە وڵاتانە لە ئەخبارە ئەیبیستی کە خەڵکێک ڕق بۆتەوە لە سەرما لە ناو جەرگەی ئەمستەردامە پایتەختی هۆڵەندا وڵاتێکی پێشکەوتوو خەڵکێکی بە بەزەیترین ڕەنگە ئەهلی هۆڵەندا لە هەموو ئەوروپایە لە هەموو کە زیاتر ئینفتاحیان لەسەر خەڵکی تر هەبێت دوای ئەوان ئیتالی دوای ئەو ئینگلیز مەسەلەن کەچی لەگەڵ ئەوەشتا سەیرەکەی لە ئەخبارا بینی ئافرەتێک لەسەر جادە کە کەوتووە کەس هەڵی دەستاندۆتەوە شەو ڕق بووە لەسەرما وەک داری لێ هاتوو یا بەیانی زوو هاتۆتە دەرێ بۆی جەریدەکەی بباتەوە ژوورەوە کە بۆی دانن لە حەوشەکە لە بەردەرگاکەی هاتۆ جەریدەکە بە قاچی هەڵخلیسکاوە کەوتووە کەس هەڵی ناسێنێت لەگەڵ ئەوە شەکەوە انفتاحیان هەیە مجتەمعاتی وا بێڕەحم ئەو جا تۆ حساب کە ئەمە ئەگەر بێت و ڕەشەبایەکی وا چون دوتیژیشی لەسەر بکە کەس فریای کەس ناکەوێت خوای گەورە لاماندانەوە